بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە پەرلەمانی کوردستان لە بابەتە چارەنووسسازەکانە مەرجەعی سیاسیە بۆ بڕیاردان لە بابەتانەی کە پەیوەندیان بە چارەنووسی کوردستانیانەوە هەیە و ئێمە پێمان وایە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان یەکێکن یان ئەگەر هەرە چارەنووسسازترین بابەتەکانی کوردستانیان نەبن یەکێکن لە گرنگترینەکانیان بۆیە ئێمە ئەو ئەرکی خۆمانمان ئەمڕۆ جێبەجێ کرد و بەردەوامە بین لە هەوڵەکانمان. دووەم هۆکار ئەوەیە کە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ئیرادەی گەلی کوردستانەکە و ئەرکی ئەم خولەی پەرلەمانی کوردستانە بەرمەبنای دەرەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی 2010 ئەو ئەرکی خۆی جێبەجێ بکە و لەم قۆناغەیە پێویستە ئێمە ڕۆڵی خۆمان بگێڕین لە نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان. وەکو لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە سەرپەرشتی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان بە ئامادەبوونی بەرپرسە حزبی هەڵبژاردننی هەموو حزبەکان کۆبوونەوەیەکی بەرهەمدار بوو لەگەڵ حزبە کوردستانیەکان گەشتینە ئەو ئەنجامەی کە یەکگرتووی حزبە کوردستانیەکان بە تایبەت بۆ ناوچە کوردستانیەکان لە ئێستادا زۆر گرنگە لەبەر ئەوەی بازنەی هەڵبژاردنەکان ئێستا بچووک کراونەتەوە ئەگەر بێت و حزبە کوردستانیەکان بە یەک لیست بە یەک کاندید بە یەک دەنگ هاوکاری یەکتر نەبن هەماهەنگی یەکتر نەبن ئێمە هەم دەنگەکەمان لەوێ لە ناوچە کوردستانیەکان بە فیڕۆ دەچێت هەمیش ناتوانین ئەو کورسیە بەدەست بهێنین. حزبەکان هەمویان ئیستیجابیان زۆر باش بوو و هەمویان لەگەڵ ئەوە بوون کە بەڵێ دەبێت هەماهەنگی یەکتر بن لە هەڵبژاردننی داهاتوو. ئەوە یەکەم دانیشتنمان نابێت لەگەڵ حزبە کوردستانەکان ئێمە بەردەوام دەبین چ لە ڕێگای سەردان بێت چ لە ڕێگای کۆبوونەوەی تر بێت.